أوي هاوسركاني رسول الله صلى الله عليه وسلم تحملي عن كردوه لنا راحتي جيان هيج آفرة يقنب ولا سر زويا تحملك أوي هاوسراني رسول الله صلى الله عليه وسلم تحملي عن كردوه لنا راحتي جيان هيج كسك لا آفرتان نبوة تحملك. عائشة خاتون فرمي سيدانا هلال تي قريبة سرمانة يعني سي جارمان قورا أبو بجوغ أبو سي مانجي ربق تي أبري آقر لمالي هاوسراني رسول الله هاوسران هرهميان نكر أبوه بعروي كوري زبير فرمي بس يا مانج آقر لمال مانا نكر أبوه. جاء فرمي تان أخوان عروة فرمي الأسودان الماء والتمر دوشتا رجبا وكمان أخوان خرماو أو حيث تكتر بارناكم هي جافرت يقهبه بس يا مانج رازي به بس بخرماو أو بجي أقول مالي أنا كريته أو مالي رسول الله صلى الله عليه وسلم وها سركاني بنك تحملية ويان كردوها لسلو أو شو رسول الله صلى الله عليه وسلم بوخوي فرميتي لقد أخفت في الله ما لا يخاف أحد ولقد أوذيت في الله ما لا يؤذى أحد. أفرمي من ترسين راوم يعني هولي ترسان دنم دراوة نك ترسابم رسول الله كذا نترسا صلى الله عليه وسلم دجمنا كاني هولي ترسان دنيا دراوة بوشيوي كهاوشيوي نبي هول بدري كيف بترسين ره هيج كسي وكو رسول الله صلى الله عليه وسلم دجمني زوري نبوه همو مشركين دجمني بو همو يهود دجمني بو همو نصارى دجمني بو جگە لەوەش بۆ یەکەم جار گروپێک دروست بوو لە ناو شوێن کەوتەی پێغەمبەرانە کە پێیان بوترێ منافقین ئەوانیش لە ناو خۆیان دژی بن بە هەموو شێوەیە مەترسی لەسەر ژیانی بووە رسول الله صلی الله عليه وسلم هیچ کەسێ وەکو ئەو مەترسی لەسەر ژیانی نەبووە کەچی هاوسەرەکانی ژیاون لەو مەترسیە لەگەڵیە قبوڵیان بوو یعنی ئێستا ئەگەر بێت و نمونە بێنیتەوە بە سەردەمی ئەمڕۆ ئێمە خۆمان گەنج هەیە ئێستا ئەوێ هاوسەرگیری بکە لەبەرەوەی بان کراوە گیراوە چەند ڕۆژێ کەس ئامادە نیە ئافرەتی باتێ هیچ کەس ئامادە نیە بیاتێ چۆ داوای ئافرەت نەیان ناوەتی بۆ وەڵامە بە کەڵک نایە کچەکەمانەکەوێتە ناڕەحەتیەوە کەوێتە مەترسیەوە دەوەرە هاوسەرانی رسول الله صلی الله عليه وسلم لەسەر ئەو هەموو مەترسی لەسەر رسول الله صلی الله عليه وسلم کە خۆی فەرمێ ئەو مەترسی لەسەر بوون بۆ لەسەر کەس نەبووە کەچی هاوسەرەکانی ئامادە بوون لەگەڵیان ژیان بگوزارێن پاشانش فەرمێکی ئەو عەزیەتەی هی من دراوە هی هیچ کەسێ نەدراوە رسول الله صلی الله عليه وسلم يعني ژیانی لەو پەڕی ناڕەحەتیە بوو بەڵێ هەموو شێوەیە ناڕەحەتیانە کرد فلعلك باخع نفسك على آثارهم قد نعلم إنه لا يحزنك الذي يقولون أو هم قصيد جيكرا أو هم ناڕەحەتیای بینی خەریک بوو لە ناویە برایەتەکەوا فەرمی خەریکە خۆت لە ناوە بێ بۆ خەفەتەی کە ئەی خۆیت لەبەر ئەوان و ئەو ناڕەحەتیانی کە تووشیەکرا هەر هەمووی خێزانەکانی لەگەڵ یا تەحمولیان کردو کە لەوانەیە گەر تۆ هاوسەرەکەت چەند جارێ ببینێ ناڕەحەتەکرێ ئیتر ئامادە نەبێ لەگەڵە بژی ئەوە گەورەی و شکۆی هاوسەرەکانی رسول الله صلی الله عليه وسلم سلمێنێکە بە هەموو شێوەیە قبوڵیان بووە لەسەر و هەموو ناڕەحەتیەکەوە بە برسیەتی بە تونیەتی لەسەر و ئەوەش مەترسی و ناڕەحەتی لەگەڵ رسول الله صلی الله عليه وسلم بژین بەڕاستی ئەم ئافرەتانە نمونەیین حەقی خۆیەتی کە ئاگامان لە ژیانیان بێ لە حاڵیان بێ و چاویان لێ بکەین و بیان کەینە قودوە بۆ